من ناوم ئەحمەد جەماڵ کفریە ناسراوم بەدڵشاد ئەبودڵی چاوشی ئەم کارەی وا منێکەمی ناوی دیۆرامە مسەغەرات یان بشکۆکەر ئەوشە معنایەوەتە بە چاوی بینەر یانیش دیمەنێکی گەورە پیشانە دەی لە ناو چارچێوەیەکی بیچووک و من مەبەسم لەم کاراوەتانێ خەڵک کفری بناسێت قەزای کفری قەزایەکە بێنازە ئەم خانیانەوە من دروستیەکەم ئەغڵەبی خانووی مێژوویە ینی حەزەکەم من کاتی ئەمانە دروستەکەم ئەجیم جیل تازە ینی سرنجیان ڕابکێشێت گرنگی پێ بدەن بزانن مێژووی ئەم شارە چۆن بیە و زمانێ لە خانەکان وەچی شوێ دەرەسکرایە بە مەسەڵە من ئەمەم کردیە و تەختە ئەم تاوداوەسەوە گەروە بەرد بێت و گەچ بێت و یان هەنێ شوێنی هەیە من خۆم ڕۆیمە خۆڵەکەی خۆی مەهاوردیە ئەو بیناکە خۆڵە گەچەکەیەتی بەردەکەیەتی کوتامەتۆ هەڵمواسیە وەسەر ئەو بینایە من طبعاً تۆڵجە و تەختە تێرم داواسە گوردیانەکەمەوە بڕغچەوی و ئەم تا داسا یان وەسی کۆتین بێ داواسەوە غەڕە ئەم تا داسە ئەو بەردێلە ئەو مەوادێلە وایە تێرم کە کوتامە هەڵێ وەسمە سەریەوە هەنێ شوێن هەیە ناتوانم یعنی من خۆم نیمکەم چوم ئامێری گەرەکە دیسە من بینای سەرای کفریم دروست کردیەوە کامیل تەفاسیلیەوە و هەموو دنگەکانی و قاپی و پەنجەرە و ئەوەم وا دروست کردیە وەکو نووسراوە لە سەری 1990 دروستکرای لە کات ئینگلیزۆ و نوێژەن کراوە لە 1950 ئەم بینایە لەوە من دروستیەکەم هەمووی ئەرکی سەرشان خۆمە و ئەگەر بێت و ئامیر و چت و پێشکەوترم بێت من شتەکان جوانتر دەرەکەم بەڕاستی من حتا سەیش کەس هاوکاریەکمی نەکردیە لەم مەسەلە بەمنمونە کەرەستەکانی و خۆڵی و داری و بەردی هەر لە هەمان کات هەر ئەو کەرەستەیلەتانیەوە لەسەر بینای ئەسڵیەکەی خۆیەتی من حەزەکەم ئەمە بێتە وەکو کارێ بۆ من و حتاکو سفادەی لێ بکەم بەڵام ئەم چتە شوێنی گەرەکە و ئیمکانیەتی گەرەکە و ئەدەواتی گەرەکە بەڵام ئەگەر ئەو شتێ لەنەوێت دەسەڵاتەیە سەرەتا خۆم لە هەر لە گەنجێتی حەزم لە تشت کۆن و ئاساواری بی بەڵام لە 2023 دایکی خۆشەویستم خواتەمەنی درێژکات بەنێ کەرەستە و عشای ناو ماڵی بی دای پێم ئەتر من کردمە مۆزەخانەیە یێواشی واشتر برادەر و ئەوە ئەغڵەبی خۆمش سندمەوە پارە برادەر و هاوسێ و ئەحباب دەستیان خۆش بێت ئەم عشایە لەوە ئەم کەرەستێ لەوە تێدایە هەنێکیان ئەگەڕێتەوە بۆ بیسەکان و سیەکان و هەنێکیان ئەگەڕێتەوە تازەن بۆ نەوەتەکان و هەشتاکان وەکو ینی یادوەریەک خڕیانم کردێتەوە و حەزمشەیە یان شوێنێکم بێت فراوان بێت گەنجان خەڵک هەمووی بێسەردانی بکات و بێگومان کەلەپوری کوردی کەلەپورێکی زۆر دەوڵەمەنە سێرەکەم ئەم شوێنێ لە نەمایە من قاری پێخۆم ڕاستیت گەرەک بێ ڕاستیت گەرەک بێ هیچ هاوکاریەکم نەکردایە یعنی هیچ کەسش ینی هاوکاریمی نەکردیە لەم شتە بڵێن وەکو مادیەن یانەکو هەر بارەخ ئامێرێ شتێک پسێنرێ بۆم هیچ